نۆی کانونی یەکەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی دژایەتیکردنی گەندەڵی دیاری کراوە. لە هەرێمی کوردستانیش تەنیا لەم ساڵدا 713 کەیسی گەندەڵی تۆمار کراون کە 226 کەیسی هاوڵدەری و 487 کەیسی سزایی بووە. نۆی 12 ڕۆژی جیهانی دژایەتی گەندەڵی ژمارەی کەیسەکانی گەندەڵی لە کاتێکدایە وەک سەرۆکی دەستەی دەستپاچی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باس لێو دەکات. دەستەکە بە هۆکاری کەمی توانای مرۆیی و نەبوونی باڵەخانەی تایبەت نەیتوانیوە ڕووماڵی هەموو کوردستان بکات. لە ساڵی 2022 487 کەیسی تازە تۆمار کراون کە سزاین و لەگەڵ 226 کەیسی هەواڵدەری واتە کۆی گشتی ئەو کەیسانی ئەو ساڵ تۆمار کراون بە هەردوو لایەنی هەواڵدەری سزای 713 کەیسە تا بەنجگە لەو کەیسانی کە لە ساڵی ڕابردوومەوە کە پێم مایەوە ژمارەی زۆر لە چاو ساڵی ڕابردوو کەەوە نیشانەی ئەوەیە کە هەموو لایەنەکان زیاتر وردەور دەڕوو دەستی دەستپاچی دەکەن وە سکاڵا و زانیاریەکان بەدەستە دەدەن 976 کەیس ئێستا پێکۆڵۆی تێدا دەکرێت لە هەردوو لایەنی سزایی و هەواڵدەری بۆی وازح بێ 713 هی ئەم ساڵە کە تۆمار کراوە ئەو باقیەکەی تر کە بۆتە 976 هی ئیزافەی ماوەی ساڵانی ڕابردووە. لای خۆشیانەوە پەرلەمانتاران باز لەوە دەکەن گەندەڵی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونا بەشێک لە دەستەکان بە ئەرچی خۆیان هەڵناستن و بەشێکی تریان ڕێگریان لێ دەکرێت بە پێی ئاماری دەستەکانیش بێت ڕۆژ بە ڕۆژ کەیسەکانی گەندەڵی ڕووی لە زیادبوونا. دامەزراوەکان بە ئەرچی سەرەکی خۆیان یاخود هەڵناستن یاخود ڕێیان پێنادرێت کە بۆ ئەرکەی خۆیان هەڵبستن یاساکەیان وەکو خۆی جێبەجێ بکرێت و بینیمان لە ڕابردوو کە دەستەکان ڕایان گەیان کە گەندەڵی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونا بەڵام بەداخەوە ئەوانەی تێوەگلاون بە گەندەڵی نادرێنە دابیاکان و هەروەها مەعاملەیەکی عادلانە و هەروەها مەعاملەیەکی یاساییانیان لەگەڵ ناکرێت. تەنیا لەم ساڵدا 203 کەیسی گەندەڵی ڕاوانەی دادگاکان کراون و بەشێکیان ڕێڕەوی دادگاییان وەرگرتووە.